بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە کۆچی هاوڵاتیانی هەرێمەکەین بە تایبەت گەنجان بۆ دەرەوەی وڵات بێگومان بەهۆی ئەو قەیرانە یەک لە دوای یەکانی کە لە هەرێمی کوردستان دەخڵقێنرێن و دروست دەکرێن و حکومت دەیانهێنێتە بەرهەم بۆ هاوڵاتیەکانی و بە تایبەت توێژی گەنجان کۆچەکەن بۆ ئەوەی کە بە دوای ژیانێکی شایستە و ژیانێکی سەربەرزانەدا بگەڕن بزانین لە ماوەی 10 ساڵی ڕابردوو و چەند ساڵێکیشمان وەرگرتووە بزانین لە ماوەی ئەم ساڵانەدا ئامارەکان چۆنن وە چەند کەس کۆچی کردووە چەند دیپۆرت کراوەتەوە و چەندیش گیانی لەدەستاوە تەنها لە حەوت مانگی ئەم ساڵدا لە ساڵی 2025 مانگی 1 تا مانگی حەوت کۆتایی مانگی حەوت 5,000 کەس لە هەرێمی کوردستان کۆچیان کردووە کە زۆرینەی ئەمانە بێگومان گەنجن. باش ئەگەر ساڵی 2024 بە نمونە وەربگرین 8,000 کەس کۆچی کردووە 46 کەس گیانی لەدەستداوە 239 کەسیش دیپۆرت کراونەتەوە واتە لە وڵاتانی ئەوروپیەوە گەڕێنراونەتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەگەر ساڵی 2023 بە نمونە وەرگرین 21,000 کەس کۆچی کردووە و 37 کەسیش بەداخەوە گیانیان لەدەستداوە بێگومان ئەمانە یان لە جەنگەڵ و دارستانەکان یا زۆربەی زۆری لە بەحر و دەریا و دەریاچەکانە گیانیان لەدەستداوە. ساڵی 2022 19,200 کەس لە هەرێمی کوردستان کۆچی کردو. ساڵی 2021 ژمارەکە پێمان دەڵێت 28,700 کەس کۆچی کردووە کە وەک وتم زۆربەی زۆری ئەمانە بێگومان لە توێژی گەنجانن. باش ساڵی 2021 تاوەکو ئابی ئەم ساڵ واتە تاوەکو ئەم حەوت مانگەی ساڵی 2025 82,000 کەس لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی ئەوروپی کۆچیان کردووە. باش ئەگەر 10 ساڵ وەربگرین یعنی لە ساڵی 2014 و 15 وەربگرین تا ئێستا 148,000 کەس لە هەرێمی کوردستانەوە بەداخەوە کۆچیان کردووە بۆ ئەوروپا کە زۆرینەی زۆری ئەم ڕێژەیە بێگومان گەنجانن. چەند کەس لە ماوەی ئەم 10 ساڵەدا گیانیان لەدەستداوە لە جەنگەڵەکان و لە دەریا و دەریاچەکانە بێگومان 414 کەس بەداخەوە گیانیان لەدەستداوە. ئەمەی کە لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد ئاماری کۆچی هاوڵاتیانی هەرێم بوو بۆ دەرەوەی وڵات.